بەڵێ ئێمە لە نۆهەمی ساڵادی تیرۆری ڕۆژنامە و سەردەشت عوسماندا هەمان خواست و ویستی یەکەمین ڕۆژەکانی تیرۆری سەردەشت دووبارە دەکەینەوە دەبێ بکوژانی سەردەشت و نەخشەدا ڕێژەران و بڕیاردەران و ئەوانەی لە پشتەوەی تیرۆرەکان ئاشکرا و دادگایی بکرێن و دوای 9 ساڵ خۆشببختانە ئێستا بە شوێنێکا گەیشتوین سەردەشت تەنها کوڕی ئێمە نیە کوڕی سەرجەم خەڵکی کوردستانە ئێمە هەمیشە دەڵێنەوە تا لە 5 2010 سەردەشت تەنها کوڕی خانەوادەیەک بوو بەڵام دوای ئەو بەروارە کوڕی سەرجەم خەڵکی کوردستانەوە زوویا درەنگ ئەم دەسەڵاتە دەبێ بکوژانی سەردەشت و ئەوانەی لە پشتەوەی تیرۆرەکە ئاشکرا و دادگایی بکرێن و خەڵکی کوردستان لە خوێنی بەناحەق ڕژاوی سەردەشت خۆش نابن. بەڵێ وەکو سەرجەم ساڵەکانی ترە ڕۆژنامە نووسان و چالاگوانان و خەڵکی ئازادی خوازی کوردستان لە سەرجەم شار و شارۆچکەکانی کوردستان و لە دەروی وڵات و ئەمریکا و ئەوروپا بە مەراسیمی جۆرا-جۆر و کۆڕ و سیمینارات و پیشاندانی فیلمی دیکۆمنتاری ڕێز لە سەردەشت دەکردن بە هەمان شێوە لە هەولێر سلێمانی کەرکووک وە کەنەدا بەریتانیا ئوسترالیا مەراسیمەکانی یادی سەردەشت بەڕێوە دەچێت. نۆهەمی ساڵیادی تیرۆری سەردەشت عوسمان لە کاتێکدا بەڕێوە دەچێت کە هێز و لایەنێک پێشتر لە ئێمە بەرزتر لە ئێمە زوڵاڵتر دەسەڵاتدارانی پارتی و یەکێتیان وەکو بکوژی ڕاستەقینەی شەی سەردەشت پێناسە دەکرد بەڵام ئێستا بەداخەوە پێشبڕکێیانە لەسەر ئەوەی کە دەستی ئەو ستەمکارانە بکوشن و حکوومەتیان لەگەڵ پێبێن و لەسەر بۆ ماوەی 4 ساڵی دیکە لەسەر تەختی سەرۆکایەتی دایان بنێن بۆیە ئەمە خوێ دەکا ببرینەکانی ئێمە لەلایەکتن ئەو هێز و لایەنانەی کە پێشتر خۆیان بە مەعارەزە دەزانی باجێکی گەورە دەدەن لە دوا ڕۆژدا کە دەست دەخەنە دەستی بکوژانی ڕۆژنامە نووسان و سەرجەم خەڵکی ناڕازی کوردستان.